سڵاوتان لێبێ بەڕێزان جەژنی ڕەمەزان لە هەموو لایەکتان پیرۆز بێ و تاعەت و نوێژ و ڕۆژوو و عیباتەکانتان هەمووی هی ڕەمەزان وەگیرا بێ ئیشەڵا هیوادارم جەژنەکەتان پڕ بێ لە ساتە خۆشەکانتان و باشترین کاتەکانی خۆتان بێ لەگەڵ مابن بەنامەی ئەمڕۆم لەسەر جەژنە پیرۆزەیە و ئەو دیاردە جوانانی کە لە کوردەواریە لە جەژنا هەیە بزانین چی ئەوەش بینەری بەنامەکە بن بزانین لەسەر جەژن و جەژنە پیرۆزە لە کێکن و چۆن جەژنەکەن لەگەڵ مابن فەرموو. سەرەتا جەژنە پیرۆزت بێت. زۆر سپاسان دەکەم. باشە جەژن چ شتێکی خۆشە لای؟ وەڵاهی جەژن هەموو شتێکی خۆشە. لەگەڵ کیا جەژنەکەی؟ وەڵا لەگەڵ باوکما. ماڵەوەتان؟ بەڵێ. باشە ئەنی یەکەم نەفەر پیرۆزبایی لەوەکەی؟ پیرۆزبایی لە باوکمەکەم و لەسەر جەم موسڵمانان. باشە. هەندێک کەسمانەیە دڵیان لە یەکتر عاجز بووە. تا چەند گرنگە جەژن ئیتر واز لەو ڕقوکینەی بێن ئاژن. وەڵاهی پێویستە لەسەر هەموومان ئاژبینەوە. دیاتر ئەمە ڕۆژ و دوان نییە. ساڵی بەسەرا تێپەڕێ یان مانگی بەسەرا تێپەڕێ بەعمەل نایە. ئەبێ هەر قسەکەی لەوە لەگەڵ یەکتریا هەر چۆنێ بێ. کەس قەت بووە لەگەڵ کەسێکا لە جەژنە ئاشت بوو بێتەوە وازت لە شتەکانی کۆنێ نابێت؟ وەڵاهی سپاس بۆ خۆی گەورە من لەگەڵ کەسە زۆر هی نیم. دەنگم لە خەڵکدا نەبڕیوە. باشە. جگەلەوە لە جەژنا و کۆزانین زۆر جار منداڵ یاری و تەخەمەنیۆم شتانە بەکارێنێ. تا چەند گرنگە دایک و باوک ئاگاداری مناڵەکانی بێ هەم بۆ سەلامەتی مناڵەکە هەم بۆی خەڵکیش لە جەژنە ئێزعاجدا. وەڵی داواکارم لەو دوکاندارانە و تەخەمەنیانە واز لێ بێنن بەڕاستی شتێکی باش نییە. ئەرە وەڵا شتێکی ترسناکە حەز ناکەم بەکاری بێرە. بەخێر بن. سەلام عەلەیکوم. عەلەیکە سەلام یاخوا بەخێر بن. جەژنت پیرۆز بێ. جەژن لە هەموو لایەتان لە کەناڵەکەتان زۆر سوپاسی کەناڵەکەتانەکەن یاخوا لەشتان ساغ بێ. لەگەڵ کیا جەژنەکەی؟ لەگەڵ هاوسەر من. ماڵەوەتان؟ بەڵێ. باشە تا چەند گرنگە لە جەژنا ڕقوکینەی کۆن واز لێ بێنین ئاشت بینەوە لەگەڵێک. هەر واسی دەبین ئەوانەمان لەگەڵانی لەخوا بسیار. الحەمدولله. قەت بووە لە جەژنا لەگەڵ کەسێکا دەنگ نەبوو بێ بەیەکەوە ئاشت؟ نەشکول ئەوانم نییە لەخوا بسیار. باشە تا چەند گرنگە دایکان و باوکان ئاگاداری مناڵەکانیان بن لە جەژنا ئەو تەقەمەنیشتانە کە ئەیکڕن خۆیان و خەڵکیشی پێ ئێزعاج نەکەن. وەڵای حەز دەکەم ئاگان لێبێت لەهینە لە تەقەمەنیوشت بەس من داواکاری لە حکومەت دەکەم یەکەم شت ئەنجا دوکانەکان لە پێشا بێ حکومەت نابێ بیەڵێ ئەم دەهینانە تەقەمەنیانە لە ناوبازارە بڵای حکومەتە چاودێری بەڵێ ئەنجا دووەم دوکانارە ئەنجا سێم دایکان و باوکانیش ئاگاداری مناڵەکانە بێت نەیکڕن بە هیچ شێوێ. زۆر مناڵ هەبوو بۆنی ئەوانەوە تووشی یعنی ڕووداوی ناخۆش زۆرمان پێ ناخۆش بوو حەز ناکەم ئەم شتانە ڕوو باتەوە لەم جەژنە. زۆر سوپاسی کەناڵەکەتانەکەم دەست چاکان خۆش بێ و ڕەمەزانتان تاعاتتان خۆش بمبێ. ئینسان یان ئەبێ بڕۆژوو نەبێت یان ئەبێ نوێژ نەکات یان ئەبێ ئەم سیفاتانی تیا بێت. تۆ ئەگەر دڵی کەسێکت عاجز کرد و یا مەسەلەن خزمتە دراوسێتە برادەرتە هەر کەسێکە کە تۆ دڵی عاجز کرد بێ نوێژەکەش بەڵاتی کردنی تێ ئەگەر خۆت مە موسڵمان زانی نابێ ڕقی لە کەس ناخێر ئەبێ ئینسانەگەر کە نوێژی کرد دەبێ و سیفاتانی تیا مەوجود نێ بە ڕقالگرتن و کۆمەڵەشتدا. ئەم شتە لایەوە هەبوو قەدیم معنی ئەو گەورەکان ئەوانی تریان ئاشتە کردو لە بنەماڵەیەکانیان هێشت دوو کەس دەنگی بەیەکەوەنێت. بەتەکید هەبوو ئێسەش هەیە ئێسەش هەیە لە ناو عەشایری خۆم هەنا با بڵێن ئێمە گەڕەکە شەعبیانەیە زیاتریشە. پیرۆزبایی جەژنت لێ زۆر سپاس. ئەو شتێک کە جەنابەت زۆر جوانە ئینسان ئەگەر خۆی بە موسڵمان بزانێ نابێ بەتایبەتی کە چوویتە جەژن ئەوەی تر هەر عیبەیە ئەگەر لەگەڵ کەسێکا بەتەکید ینی چێژ و تامی جەژن لە ناو ئایلا هەست پێەکەی کە خۆشترە لە شوێنەکانی. وەڵی بەتەکید خۆشترە بەڵام بە پێی تەمەنەکەش ئێمە تەمەنمان زوو خۆش بوو بۆ ئێمە بە حکمی کە مناڵ بووین و جەژنانەمان وەرەگرت و ئاتینە دەرەوە خۆشتر و بەڵامی تر سپاس بۆ خوای گەورە. جەژنانەی پێدایوەکو بیرت بێ؟ وەڵی خزمەکانم و دایک و باوکم و خوشک و براکانم و تێگەی
بەلاشمەوە زۆر خۆش بوو بەڵام تێش بۆ کۆمەڵێک مناڵمان هەیە بەسپاس بۆ خوا مناڵەکانمان پێگەشتوون ێستا جلە خەنە ژێر سەرینەکە جژنانە بدەیت تەمانەڕۆڵا بەتاکی سەلامت بیاخان حاجی سلام علیک جژنت پیرۆز بێ پیرۆز بێن هەموو لای ئینشاءالله جژنی پیرۆز بێ لە هەموو گەلی کورد مسلمانان ئینشاءالله پشت بەخوا لە خزمەتام چ شتێکی جژن زۆر لاخۆشە ئێستا خۆشی بۆ ئێمە تەواو نەبوو جاران خۆشیەکە تەمەەن بەڕاستی جژنان زیاتر بۆ مناڵ خۆش بوو ئێستا ئەوەی خۆشی بۆ ئێمەوەیە کە سەردانی خوشک و کەس و کار و برادران و براکانەکەیتەوە خۆشە بۆ لای کەس و کار تاوان وەکو خۆشی جاران وەکو بڵێ کە مناڵ بووی و خۆشی جارانی نەماوە بەس ئێستا بە هەمان شێش بە ئینسانی مسلمان ئێستا خۆشیەکەی ئەوەیە کە سەردانی کەس و کارەکەیت و سەردانی دراوسەکان دەکەیت ئەمانە کۆمەڵایەتێکە بەخۆ دەبێتەوە لەزەتی جارانی بۆ باڵێ باڵێ بە تایکیت شکر سوپاس بەخوای گەورە لەم گەڕەکە تۆزە بچۆنەڵێ عشایرەکانە شعبیەکانە هەرماوە شکر لەخوا بە زیابێ بۆی جژن لێرە خۆشترە بەراو شوێنەکانی بە تایکیت ناوی شوێ گەڕک نابین بەس بە تایکیت لەم گەڕەکە گوندنشینەکانی کە زوو لە بڵێ لە گوندنشینن بوون زیاتر ئەمانە ئێستا لەم شوێنانە جژنی تایبەتی هەیە زۆر خۆشە بڕام پێ بکە لە خەڵک لەم گەڕکە عشایرانە ماشەڵڵا بەرناکە تایبەتی شەوی بەرات سیرەکەی هەر چونکە عشایرەکانە بیرت بێ قەدیم کاتی خۆی کێ زۆر جژنانی پێدەی کێ جژنانەکەی بەخۆتر و بەڵێ وڵایی دایک و باوکمەوە پێویست ناکە برایەکی لە خۆم گەورەتر هەبوو ئەوە پێی یاوم زۆر بووە بەڵێ هەرەوەڵا خاڵم و مامۆمانە پێیان داوەمەوەڵا زۆر وەکو جژنانەکەی زۆر بووە زۆر زۆر بوو بێ پارەکەی باوکم بووە بەس ئەو کاتە 2 دینار 3 دینار ئاوایاوی مەتێژە زۆر یەکرە و 2 دینار 3 دینارە زۆر بەڵێن با ساڵی هەشتاکانەکە مەرەوەڵا با قوربانە بەسپاس بێتە جژنێک کە پڕ بەرەکەت بێ بۆ هەموو لای سپاسی خوای گەورە ئەکەین ئینشاءالله خوای گەورە خێر و بەرەکەت بڕژێنێ زیاتر بەسەر مسلمانانە جژن پیرۆز بێت لە ئێوە لەسەر جەم مسلمانان ئینشاءالله السلام عليكم. عليكم السلام ورحمة الله بخير بين جژن لێ پیرۆزنی و هەموو مسلمانان پیرۆز بێ إن شاء الله تاعاتت قبول بێ إن شاء الله لەگەڵ مسلمانان وڵی برای عزیز جژنی مسلمانە جژنی ئەو کەسەیە بزانێ خوای گەورە بۆچی دروست کردووە جژنی برنج و فاسۆلیانیە ئێمە الحەمدوللا وەکو مسلمان دعای خێر بۆ هەموو مسلمانان ئەەکەین و سوپاسی خوای گەورە ئەەکەین کە سەحەت و تەندروستی پێبەخشین توانیمان کەم تازۆرێکی کەم ئەوەی توانی بێتمان لە خزمەت ئەم مانگە پیرۆزا بووین و گەورەترین دوعایشمان ئەوەیە خوای گەورە ئینشاءالله بیکاتە کەفارەتی گوناهەکانمان و تەمەنی درێژمان پێ ببەخشێ لەگەڵ سیحەت و تەندروستی باش بۆ چەندین ڕەمەزانی تر تا بتوانین کەمێک شتێکی جژن زۆر لات خۆشە واللهی بەنسبەتی خۆمەوە گەورەترین خۆشی من بۆ جژن ئەوەیە ئەگەر توانی بێتم کەمێک لە خزمەت ئەم مانگە پیرۆزەیە بم ئەوە یەک دووهام جژن بەڕاستی خۆی ئەسڵ وایە مسلمانان لە یەک زویر نەبن ئەگەر زویریش بوون کامیان خۆی بە مقەسر زانی پەلە بکات بۆ لای برادەرەکەی تری دەست پێشخەری بکە و ئاشتی بکاتەوە یەکتریشان خۆش بێ بەڵێ بەڵام بە هەر حاڵ ئەمڕۆ ئاوای لێ هاتووە تۆزێ ئەم حەق دووکینەوە بغز و ئەمانە ڕووی لە دڵەکانمان کردووە جژن ئەوەی تایە بەڵام بۆ زۆرینە ئەوەی تایە ئەچن بۆ لای یەکگردن ئازایی لە یەک ئەکان بەڵام بەداخەوە ئێستاوای لێ هاتۆ بەهۆی سۆسیال میدیاوە هاتووچەوە ئەمانەش کەم بۆتەوە مەگەر لە جەژن ناتۆزێک خزمانیش بتوانن جژنە جیاواز لە کاتەکانی تر ئەبێ خۆمان بڕۆین بۆ لای یەکتری بە تەلەفۆن و سۆسیال میدیا ئەوانە نەحەل ناکرێت خۆمان بەتاکید دەبێ هەمووان سەردان یەکتر بکەین بە تایبەتی ئەوانەی کە نەساغ بوون ئەوانەی مناسبەیەکیان هەیەەوە هەمیشە ئەبێ سراحی سەرفرودێنێ لە بۆ پیاڵە کە تێکا بۆی ئەبێ ئەمیشە گەورە لێبوردنی زیاتر بێ گەورە بڕوا بۆ لای بچووک وانە دڵگەورەیی هەم گەورەی لە تەمەن و لە دڵگەورەی هەم گەورەی لە ئیمانەوە کێ زیاتر خۆی بە ئیماندار ئەزانێ بە ئەوە زیاتر خازە بێ و تەواضعی تیا بێ لەوەی خێرێکی گەورەشی دەستەکەوێت کە پێ بە جەرگی خۆیان هەنێت وەچێت ئەوەی بەرامبەر ئاشتەکان بەتاکی جا ئێمەی مسلمان ئەبێن یەتەکەمان هەمووی ئەوە بێ خێرمان دەستکەوێت ئێمە هەموو مسلمانین لەگەڵ هەموو کە سەرێکین ئەوەی بۆ لای هەموو کەسێک ئەوەی یاڕەوەڵی بۆچی ناز ئەوەی بۆمان ڕێکەیە چینەوەی ڕێنەکەەوە هیچ جژن یەکێ لە جوانەکانی ئەوەی ئینسان ئەگەر دڵی لە یەکێ زویر بوو بوو ئاشت بێتەوە لەگەڵیا وڵی تر ئەوە شتێکی باش ئەرەوەڵا بیرتە جاران خەڵک دەوێت دەست پێ نکاتەوە دوای ئەوە دووبارە
ئێمڕۆ ئاش دەبێتەوە ماوەیەکی تر هەم وا بکاتەوە معنای هەر نەبێتە باش یعنی کە ئاشت بووە بێ بە یەکجاری بێ وڵا بێت دڵی سافی هیچی تیانەیەڵێ بەخزۆ ئەرەوەڵا خوا گوناحنی ئینسانم دڵە بچکۆلێ بکاتە کۆبوونەوەی شوێنی بغز و قین و هەمیشە خەفەتی پێتیەکان وڵی تر ئینسانەکان هەمووی وەکو یەک نین هەیە خۆی هەروە هینی هەڵکەوتووە حەت تەبیعەتی وایە دەی کامیان باشە ئەوەی کە خین لە دڵ ناگریان ئێستا هەیەڵێ من لە خۆم زیاتر حەز بە قانزاجی کەس ناکەم ئەوەشێ نەدویستۆ کامیان باشترە ئەوەی کە بغزوقین لە دڵ ناگریە ئەوەی دایمە هەمیشە بغزوقینی لە دڵ ئەوەی کە بە زوقینەی نەبێ شەڵات جێی باشە بێەوە خی گەورە فەرمێ سەردانی یەکتری بکەن بڕۆن بۆ لای نەخۆش ئەبێ وابینە بێ ئێمە وابی ئەمە هەم لەم دنیا ئاشتەوایە کە هەم لە قیامەتیش خێرێکی گەورەیەگات چ شتێکی جەژن زۆر لاخۆشە تو وەڵایی بەس تەنها هاتوو چۆکردنی یەکتر و لەگەڵێکتا دڵی پاک بێت خۆشتێت خۆشەکەی هەر ئەوەیە چیە بۆچی جەهات شۆکردنەکەت پێخۆش وەڵایی لەبەرەوەی کەوا ئەگەر ئێمە هاتوو چۆمان هەبێت زۆر خۆشترە ڕەحمێ دوالەوە لەوە ڕەحمەکە دروستە بێ بچین بۆ لای سەردانی بکە و خزمێکت هەیە سەردانی بکە و ئەوانە جەژن چۆنەکەی لەگەڵ کیایکەی لەگەڵ خزم و ڕەفیق و برادەر و هەموو ئەو کەسانەی کە ئایا ناسمیتی شەڵا ژەمباریان لەگەڵاکەم و شتێکی جەژن لای تۆ خۆشە والله ئیتر ئەوەی خۆشە کە بەروبووینەکەی وەرنی ئەگەر بە ڕۆژوو بووبی ئەوانی کە بە ڕۆژوو بوون ئیتر بەڵێ ئیتر وەڵامە خۆشە کابرا ئەوەی کە عیبادەتی عیبادی باش کردوی ئینشەڵڵا لە جەژنە تا چەند گرنگە ئەوەی کە دڵی لە یەکتر عازز بۆ بێ یەکتر ئاش بکەنەوە والله ئیتر مە فرسەتە ئەوەی کە لە جەژن ئاژناوێتەوە نە هەر ئاژناوێتەوە ئەوەڵا ئینشەڵڵا بێتە جاران ئێستا هەندێک شوێنیش هەرماوە گەورەکان ئەگەر دوو کەس دەنگی بە یەکەوە نەبای بە زۆر دەستیانەکردە ملی یەکتر وابووڵا بەڵێ تا چەند گرنگە ئەمە گرنگی پێ بدەین لە بنەماڵەکان ئەگەر کەسێک دەنگی بە یەکەوە نییە بە زۆر ئاشیان والله ئیتر هەر زۆر شتێکی زۆر چاکەویتر جاکە کلتورێکی زۆر زۆر جوانی کۆمەڵاتی بوو ئەو کاتە هەر زۆر زۆر چاک بوو ئیشەڵا ئەمەی ئەم جارە بە تەلەفۆن هەر بە ئەرەوەڵا بە ئیزنی خواچین وەلایەتر و تەلەفۆنەکە شوێنیەوە ناگرێتەوە بچی نەوەڵا بچی وەلایەتر شەترە بەرەوەڵا خۆشەویست لێ ڕەحمەکە لەوایە کە بچی وەلای ئەرەوەڵا وای ئینشەڵڵا سەردانی خزم و قەومەکەین بە قوربانم دەچین بۆ لای بەلاتەوە سەردانی خزم ئەی تەوان خۆشە قاوی لە قەبێ قزەردانی هەموو خزم و قەومەکەین ئینشاءالله باشە بەڵام هەندێک کەسمان هەر بە تەلەفۆن ئایا تەلەفۆن شوێنی وەگرێتەوە خۆت بچی بەلای ئەگەر خۆ بچی زۆر باشترەوەی کە بە تەلەفۆن بێت بەڵام ئەگەر مەجالیش نەبێت ئەمڕۆ ئەکرێ بە جیاوازەکەیان چیە ئەگەر بە تەلەفۆن بیکە یا بڕۆی بۆ لای خۆشترە کە بچیتە لایەن دانیشی بەرەو ڕوود و قسار لەگەڵا بکەیت ئەوە سیلێ ڕەحمەکە ئەچێتە پێشەوە بەڵێ لەو پێ باشترە باشە هەندێک کەسمان هەیە لە یەکتری عاجز بووە بەڵێ لە کوردەواری خۆشمانە کولتورە کە لە جەژنە ئەبێ بچی ئاشت بیتەوە تا چەند گرنگە ئەم کولتورە جوانە گرنگی پێ بتین لە جەژنە ئاشت بینەوە لەگەڵی زۆر چاکە ئەم ڕۆژی جێژنە تەنها بە خاتری ئەوەیە کە ئەوانی کە دڵیان لێ گێشاوە یەکتراش بکەنەوانێ بچن بەلایەکتر لێبوردەییان هەبێت باشە کەس بە لێبوردەیی ئایا بچووکە بێتەوە یاخود بە پێچوانەوە گەورەترە بێت بەڵێ بەس تا چەند گرنگە هەمۆ شیرینی لە ژنای خۆمانی لێ پارێزین خۆمان جسمی خۆمانی پێتێک نەدای هەندێک کەس دەست لە خۆی بەرە شیرینی خۆی لە حقەتا خراپە تەنها مەگەر لە کاتێکی ئەوەیە کە ئینسان لە کاتی ڕەمەزانە ڕۆژەکەی پشکێنەش بە خورما بیشکێنە باشترە دەست لە خۆت بەردە باشە جگە لەوە دایک و باوکان تا چەند گرنگە ئاگاداری مناڵەکانیان بن تەقەمەنی و ئەم جۆرەشتانە بەکارنێنن هەم بۆ مناڵەکە خۆی هەم خەڵکیشی ئازە ئەوە زۆر گرنگە لەبەرەوەی بۆ مناڵ زۆر خەتەرە ئەو تەقەمەنیە کاکە خۆی ئاتەقێنێتەوانێ ڕووداوی وات بینیوە مناڵێک تۆشی حاڵ من نەمدیۆ لە بەرەوە مناڵی ئەمەوە بەکار ناوە چاوی منی دایک و باوکە بێت چاودێری بکات چاودێری بکات زۆر زۆریش وڵای سەردانەکە چاو پێکەوە خۆشترە دڵ ڕوونترە بێتەوە تەلەفۆنی چیوانی ئەڵێن سیلێ ڕەحم بەوە ئەجوڵێت بۆ یەکتری بەوە زیادەکە کە خۆ بچی لە نزیکەوە کەسەکە ببین و جەژنە پیرۆزەی لێ زۆر ڕاست ئەرە وڵاوە باشە لە کوردەواری خۆشمان نازانین لە جەژنە عادەتەن دوو کەس دەنگیان بە یەکەوە نەبوو بێ ئەبێ ئاشت بووبنەوە تا چەند گرنگە ئەگەر دوو کە زوان لەم جەژنە ئاشتنەوە لەگەڵ زۆر زۆر گرنگە پێش ئەوە جەژنیش بکرێ زووتر بچێ باشترە ڕەمەزانەکە شابچێ باشتر ئەوەی کە دەست پێشخەریەکە خێرێکی گەورەتریشە تەباڕێ ئەوەی کە چێ ئەوە زیاتر خێری توژە بێ و خێری بەرەکەوێت خۆت زانی جەژنە و شیرینیەکی زۆر لە هەموو واڵەکانە هەیە کە دەست لە خۆی بەرەدا ڕەنگە تووشی نەخۆشی بێ چیت هەیە بۆ جۆرە کەسانە کە شیرینیەوە نەخۆن
تووشی تەندروستێکی خراپ ئەوانە بێت دایما ئاگان لە خۆیان بە تایبەتی وانی کە هەر نەخۆشن ئەبێ هەز زۆر کەمێک بەکار بێن و تەنها بۆ نەفسەکە ئیجینا ساغەکانیش دەبێ وریابکانی ژەروە ئەرەوەڵە بەهێر لە جەژن و خۆشیە سپاس دەکەم سپاس بێ چۆنی باشی باشم ئەحواڵت خوار باشم مەمنوو زۆر سپاس ئەچی بۆ لای کێ جەژن ئەچم بۆ لای هاوڕێکانم هاوڕێکان ناویان چییە ئەلیسا یاسا کێ ئەلیسا یاسا ئەلیسا یاسا باشە لە جەژنە چ شتێکی جەژن خۆشە لە لای تۆ نخۆر نقڵەکەی باشە بەس خۆ نقڵ زۆر بخۆی خراپە ددانەکانی خراپەوە تۆزێ بخۆی تۆزێکە خۆی وانە وایە نابێ زۆر بخۆی باشە ئەی تەقەمەنی هەنێ مناڵ هەیە تەقەمەنی بەکارێن نەزانی چەند خەتەرە چەند زۆر هەر لە جەژن و خۆشیابی ئینشەڵڵا دەی زۆر سپاس مەمنوون السلام عليكم. السلام ورحمة الله وبركاته. جژن پیرۆز بێ. جژنی لە تۆ پیرۆز بێت لە هەموو لایە. ئینشەڵڵا هەر لە جەژن و خۆشییان. ئینشەڵڵا هەموو لایە لە خۆشییان. تاعەتەکان و عیبادەکانی هەمووی وەرگیرابن. ئینشەڵڵا لەگەڵ جەمیع ئیسلام. سەلامەت ئینشەڵڵا. چ شتێکی جەژن خۆشە لای تۆ؟ وەڵی جژنی بەیانە خۆشە کاڕسی بۆ نان خواردن و شتیوە و بەڵێ. خاصە نەدق قەیسی و گۆشت و ئەمانەیە بێ. ئەوەی سونەتە زانی ئەوە. تەمەن وایە ئەوە تەمەن ئەگەر بۆ خۆشە. جەژنەکەی بۆ خۆشە. باشە لەناو چێشتەکانی جەژنان کامیانت حەز لێ؟ والله زۆری من حەزم لە بامێ و گۆشتە. ئارە وەڵا. گیانت بێ خۆش بیاخوا. تا چەند گرنگە لە جەژنە ئەوانەی عاجزن ئاشت بنەوە؟ والله زۆر گرنگەوانەیە جەژن بۆ شە زۆری کە دنیازای لە یەکترکەیت و ئەی عاجز بۆ یەکتر ئاشکەیتەوانەیەوە بایەمێتی. هیچ شتێک لە دڵی خۆتان نێڵی. تەمەن وایە ئەرە وەڵا ئێستا من بۆ نەفسی خۆم لەسەر لەگەڵ تۆش ئەگەر تۆ زێدینم بێ دوای خۆم دڵم تاقەت ناگری هەر پێم ناخۆشە. ینی ئازارە چێژی ئەگەر ئاش نەبێت. ئارە وەڵا هەر پێم ناخۆشە کە دڵێکی زۆر باشتە الحەمدوللیلا. ئەمجا جارێ من خۆشم بێسە ساک پاسم. جارێ لە ساکە جارێ خۆم تووڕێ بم دوای ئەو تۆزەشە. ئێستا دوای خۆمەشم یەکسەر دەستەکەمم لێ ئەم لەولای ماجەکەم. زوو دێ. وەڵا زوێمەوە تایە. زۆر باشە. دایک و باوک تا چەند گرنگە ئاگاداری مناڵەکانیە من تەخەمەنی ئەم شتانە زۆر بەکارنێنم. باوک شەردە با پێوە بڵێ. تێگەی دایک و باوکسا زۆر شت خاصە ئێستا بڵێن دایک بۆ کچوانە. تێگەی ئەوانە دەوری زۆرە. ئێستا بۆ نسیحەتێکی کاگە لە جەژنە تەقەمەنی شتوات هیوایە پاڵێت تەکسەرێکی شتێکە تەقێنی بڵێم لەوانەیە بەترێ چێ بە حەوا. ڕەنگە مناڵەکە خۆشی تووشی کێشە بێت تووشی زۆری وایە لەوە چاوی چۆر بووە. تێگەی هەرەوەڵا خەتەرەوانە. باشە ئایا جەژنە پیرۆزە بە تەلەفۆن شوێنی ئەوەگرێتەوە خۆت بچی بۆ لای کەسەکە؟ نەخێر بەرەو ڕوو ئەوە یەکتر بینی خۆشترە لەوەی کە بە تەلەفۆنی جەژنە پیرۆزە بکەی. بەزاواتی بچیتە ماڵ یەکترەوانەیە و جەژنە پیرۆزەکەی ئەمە خۆشە. لەزەتی جەژنەکەی زیاترە؟ تەمەن وایە ئێستا زۆری بۆ بە تەلەفۆن خەڵک ئەم تەلەفۆن ڕاڵە بە تەلەفۆن جەژنە پیرۆزە مندا فڵان کەس کرد. وانە؟ ئەوە نییە بچی بۆ لای بۆ. ناخێر. هەتا بۆ کریا بڕۆی. هەڵاتە بۆ کرێ بچی خۆشترە. خۆشە تۆش لە جەژن سەر چاوەکەم. جەژن واتە خۆش و شادیکردن لەگەڵ یەکتریە و لە کللتوری جوانی کوردەواریش وا باوە کە لە جەژنا نابێ دڵی لە کەس عاجز بوو بێ ئەگەر کەسێکیش دڵتان لە یەک عاجز بووە ئەیتر ئەبێ جەژنەکە نەچێ بەسەریا بچی ئاشتی بکەیتەوە. پاداشتە گەورەکەیش بۆ ئەو کەسەیە کە پێبەجەری خۆیانێ دەچێ بەرامبەرەکەی ئاشکاتەوە ئەوانەی کە دڵگەورن دڵسافن هەمیشە خۆشەویسترن لەبەرەوە ئەگەر لە جەژنا کەسێک هەیە دڵت لێ عاجز بۆ مێڵە جەژنەکەی بەسەرا بچێ بڕۆ دەست کەملی کۆتایی بە هەموو مغزوخینەکان بێنە با لەو پاداشتە گەورەیە بێبەش نەبی شڵا هەر لە جەژن و خۆشیە بن خی گەورە هەرچی تاعەت و عیبادتان کردووە هەمووی لێ وەرگرت بن و جەژنەکەش بکاتە خێر و بەرەکەت بۆ میلەتی ئێمە و سەرجە میلەتی مسلمانانی شڵا بەرنامەیەم جارم پێشکەشکردن تا بەرنامەیەکتر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.